سەرلەبانی ئەمڕۆ لە بەردەم نووسینگەی پەرلەمانی هەرێمی کوردستان لە شاری سلێمانی ژمارەیەک چالاکوان دژی بەرتەسکردنی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان کردبوونەوە. لە کۆبوونەوە ناڕەزایەتیەکەدا چالاکوان و یەک لە ڕێکخەرانی چالاکیەکە نیاز محەممەد لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند. ئێمە وەکو تۆڕی باڵۆزانی ئازادی کە یەکێکین لەو تۆڕانەی کە لە نوێنەری زۆرێک لە ڕێکخراوەکانەکەین و لە سەر ئاستی هەرێم تۆڕی باڵۆزانی ئازادی بوونی هەیە. ئەمڕۆ بە پێیسمانزانی کە ئەم چالاکی ئەنجام بدەین بە دوو ئامانج یەکەمیان ڕەوشی ئازادی بیرروڕا لە هەرێمی کوردستانە بەڕاستی زۆر بەرەو دواوە گەڕێتەوە. ئەم ئازادیە، ئەم دەسەڵاتداریە، ئەم وێنەی کە ویسمان بیکەین بە نمونە بۆ سەرجەم پارچەکانی تری کوردستان بە مێژوویەکی شۆڕشی 30 ساڵەی بە هەزاران خوێنی شەهیدان بەرەم هاتووە، بۆیە لەژێر هیچ دروم شمێکە و بە هیچ ناوێکەوە مافی کەس نییە کە لێمان زەوتکە. پاشان ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستان شێرکۆ حەمامین وتی پەخستنی پەرلەمانی هەرێمی کوردستان بەشێکە لەو پێشێلکاری دژ بە ئازادی ڕادەربڕین دەکرێت لە هەرێمی کوردستان. ئێمەش لە پەرلەمان سەرباری ئەو ڕەوشەخراپەی کە هەیە بەڵام بەردەوام دەبین لە کار و چالاکیەکانمان وتیشی. ئەمە لە ژێر هیچ بیانویەکە هیچ هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستانە ناکرێ ئەم ئازادیانە بەرتەسکاتەوە و نەک لە هەرێمی کوردستانە ئازادەکان بەرتەسکراوەتەوە گەشتۆتە لوتکەی تیرۆری ڕۆژنامەوان، داخستنی کەناڵ، دەرکردنی کەناڵ، زۆرجار سووتاندنی کەناڵ و دەستگیرکردنی خەڵک